گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز خاتو نارین محەممەد ڕاینەر و چالاکی مەدەنی. خاتو نارین سلااو دەبێم کاتت باش سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. باسێک لە بێکاری گەنجەکانمان بکەین لە کۆمەڵگەی ئێمەدا. پەیوەندی بەچیەوەیە بۆ گەنجەکانی ئێمە بێکارن بەخواستی خۆیان کاریان دەست ناکەوێت کاریشان دەست بکەوێ کارێک نییە کە ژیانی خۆیانی لەسەر بنیاد بنێن. بەڵێ. ئەم کاتتان باش سڵاو لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات و بەلەوەی بێمە بابەتەکە هیوادارم موچەی تریشی بەدواوە بێت بە ئەو موچێکە ئێستا لە شاشەکەەوە خوێندمانەوە و بینیمان هیوادارین تەواوی فەرمانبەران بە تەواوی موچانێکە تاوکەستا دابش نەکراوە بە سەریاندا دابش بکرێت و بە پێوەڕێکەوتنێکە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا کراوە. تەوەری سەرەکی ئێمە لەسەر بابەتی گەنجان و دابینەکردنی هەلی کار ئێمە پێمان وایە کە گەنجان ڕێژەیەکی زۆریان تاوەکو ئێستا نەتواندراوە بکەونە سەرکار یان لە ناوەندەکانی هەلی کاردا کاریان بۆ بدۆزرێتەوە و ئەمەشکە گرفتێکی سەرەکی دروست کردووە و ئەمە هەندێک جار ئەبێ بپرسین ئایا لە ڤیژنی تا 2030 حکوومەتی هەرێمی کوردستاندا تواندراوە بە شێوەیەکی گشتی پلانێکی تۆکمە دابدرێت لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە لە ڤیژنی 2030 حکوومەتی هەرێمدا بۆی گەنجانی ئێمە بێکار نەبنوە چۆن ڕوبەڕووی ئەو بێکاری ڕێژەیە بێتەوە کە ساڵ بە ساڵ لە بەرزبوونەوەدایە و ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چ بووە لە بەرامبەرەوەی کە چۆن ڕێژەی بێکاری نزم بکەینەوە و ڕێژەی هەژایی لە نێو گەنجاندا بە تایبەتی بەرەو ئاسێکی نزمدا بین. باشە خاتو نارین ڕێکخراوەکانی ڕۆڵێکیان هەبووە ئەم ساڵانی دوایی زۆر باز لەوە دەکرێن ڕێکخراوانە ینی چالاکیان نەماوە کار و چالاکیەکان ئێوان ینی زیاتر پێوەستە بەوەی کە سەردەمانێک پارێکی زۆر لە وڵاتەدا هەبووە توانیوانە چالاکی بکەن بەڵام ئێستا وەکو پێویست کارەکانی وان نابیندرێت. بەڵێ ئێمە باسەرەتە باس لەو ڕووپێوە بکەین کە لە 2004دا لە عراق ئەنجام درراوە پێی دوایین ڕووپێو کە لە 2024 ئەنجام درراوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا لە 4.97 بووە و ڕێژەی هەژاری گەیشتۆتە لە 8.6 بۆ 2024 بەو پێکە لە 2010دا پێم وایە لە 5 بوو کەواتە ئەگەینەوە قەنەعەتێک کە ڕێژەی هەژاری و بێکاری لە هەڵکشاندایە بەڵام ڕۆلی ڕێکخراوەکان بە تایبەتی ئەپرسین ئایا بەستە بۆی ڕێکخراوەکان بتوانن ڕێژەی هەژاری کەم بکەنەوە بێگومان وەڵامەکەی نەخێرتن چونکە ڕێکخراوە NGOەکان ئەمانە پردێکن بۆی لە نێوان حکوومەت و لە نێوان خەڵکدا ڕایەڵەیەکن لە نێوان حکوومەت و خەڵکدا کەواتە ناتوانن ڕێکخراوەکان بەتەنیا پاڵپشتی پاڵپشتێکە ڕێکخراوەکان هەیەە ئەو خولانەی کە ڕێکخراوەکان هەیەە بیگرین بکەین بە هۆکارێک بۆی کە ئەو ڕێژەیە کەمیکەینەوە و بتوانین ناوەندێک بین بۆ هەلی کاردا. بەڵام ئەتواندرێت ڕێکخراوەکان لە ڕێگای هۆشیاریەوە لە ڕێگەی ئەو پلانێکە ڕێکخراوەکان هەیەە بتواندێت ڕێژەی هەژاری کەم بکرێتەوە یان بێکاری لە ناو گەنجاندا کەم بکرێتەوە ئەمەش چۆن بە وەرگرتنی ئەو فەندانێک کە لە ڕێگە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە هەیە کە بەداخەوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێکخراوەکان ڕۆڵیان کەم دەبێتەوە و هەروەها ئامادەیشیان کەم دەبێتەوە لە عێراق بەگشتیوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و هۆکارێکی تریش هەیە ئەو ڕێکخراوانە کاتێ کۆمەڵی گەنج داخلی ئەو بەرنامانەی وشیاری و ئەو خولانی کە هەیە داخلیان ئەکەن هەموو گەنجێک ناتوانێت بەشداری بکات و هەموو گەنجێکی دوورە دەستەکان بە شێوەیەکی گشتی وەکو ناو شارەکان ناتوانن بەشداری بکەن و ئەو مەهاراتانە یان ئەو پێوەرانەی کە هەیە لە ڕێکخراوەکانە بۆی بەشداری بکەن هەموو گەنجێک ناتوانێت بەشدار بێت. ئێمە جارێ بێ دوو شت لە یەکتری جیاکەینەوە ئێمە من خۆم ناوی گەنجەکان ئەنێم ئەمانە سامانی نیشتیمانین. ئەم سامانە نیشتیمانیە توانی ومانە دابەشی بکەین بەسەر ساڵانی گەنجێتیان بۆ نمونە گەنجێک لە 15 ساڵیدا گەنجێک لە 18 ساڵیدا جیاوازە لەگەڵ گەنجێک لە 28 ساڵیدا لەگەڵ 38 ساڵیدا هەر یەکەی بۆ چونێکی خۆی ئەم 10 ساڵی تەمەنە جیاوازە لەگەڵ 10 ساڵی تەمەنێتی تر ئەو دوو جۆرە ڕێژفی گەنجەم هەرێکی بیرکردنەوەیکی هەیە هەر یەکەی خواستێکی هەر یەکەی ئومێدێکی هەیە بەڵام نەتواندراوە ئەو دابشکاری لەسەر بنەمای ساڵ بکرێت لەسەر بنەمای خواستەکانیان بکرێت و نەمانتوانی وەسود لەو سامانە نیشتیمانی وەرگرین هەوڵی ئەوە بدەین. یانی چۆن بکرێ مەسەلەن ئەم جیاوازیە چۆن بکرێت گەنجێکی 18 ساڵ 20 ساڵ 30 ساڵ چۆن تەوزیف بکرێت توانەکانی
بەڵێ ئێمە کاتێک گەنجێکی 18 ساڵی لەگەڵ گەنجێکی 38 ساڵی بەراوردی ئەەکەین گەنجێکی 38 ساڵی ئومێدەکانی گەورەترە خەونەکانی بەهێزترە و پێم وایە هەنگاوەکانیشی خێراترە ئێوە زووتر پێی بگات بۆ خەونانێکە هێتی بەڵام گەنجە 18 ساڵیەکە هەم ئەزمموی کەمترە و هەم خەونەکانیشی بچووکترە بۆی پێویستە ڕێکخراوەکان ئەم فیانە لەسەر یەکتری دابشکەن و لەسەر بنەمای ئەو سێکتەرانی کە دیاری کرا بۆ گەنجەکان بتوانن داخلی دەورەکانیان بکەن ئەمە لە ڕووی دەورەکانەوە بەڵام ئێمە هاتوین وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی گەنجمان دروست کردو داخلی بۆ ڕێکخراوەکانمان کردووە بەڵام نەمانتوانیوە ئاڕاستی ناوەندی کاری بکەین نەمانتوانیوە لە ناوەندەکانی هەلی کاردا بۆی بدۆزینەوە ئەکەی پرسییم بۆچی لە بەرەوەی ناوەندەکانی هەلی کار ئەو تایبەتمەندیانێک کە لە گەنجێکدا ئیدۆزێتەوە لە دەرچێکی زانکۆ پەیمانگاکاندا ئیدۆزێتەوە ئەو تایبەتمەندی لەو گەنجەدانەیە کە ئێمە بتوانین بە دەورەیەکی 7 ڕۆژی بە دەورەیەکی 50 ساعتی 30 ساعتی 120 ساعتی کاتێککە دەورەیەکی درێژخانی بۆکەیتەوە گەنجێک دروست بکەیت و بیخەیتە ناوەندی هەلیکارەوە لەبەرچی لەبەرەوەی ناوەندەکانی خوێندن کاتە بڕوانامەیەک بە گەنجێک ئەدەن تەنیا بڕوانامەیەکی ئەکادمی پێدان ئێمە ژین تەنیا لە ماوەی 4 ساڵیان لە ماوەی 2 ساڵ و 5 ساڵی پەیمانگاکاندا ئەم گەنجەمان بڕوانامەیەکمان پێداوە کاکرانکۆ دەی داخلی دەورەیەکیەکە لە دەورەکە تەنانە زمانی عەربی نازانێت تەنانە زمانی ئینگلیزی نازانێت تۆ ناتوانانی لە ڕێکخراوێکەوە فێری زمانی ئینگلیزی بکەیت پێرفێکت بێ وەکو ئەوەی کە ڕێکخراوێکی بیانی دێوێ بۆ ئێمە ڕۆژانە لە سایتەکانی هەلی کاردا دەیان هەلی کار دێتە بەردەستمان دەیان هەلی کار هەیە ئەینێرین بۆ ئەو برادرانەی خۆمان کە داخلی دەورەکانمان کردوون بەڵام بەداخەوە ئەم گەنجانە ناتوانن سوودی لێوەربووین لەبەرچی لەبەرەوەی ئەو تایبەتمەندی و سکیلانەی کە هەیە داوا کراوە لەم گەنجەدا نابینرێتەوە دەورەکان بەردەوامی ئەبێ ناوەندەکانی هەلی کار هەیە پێمان وایە ئەبێتەن خاتونارین پێ دوای گەنجانی مەزمان نازانن ینی لەگەڵ پێشکەوتنەکانی سەرنەما خۆیان نەگونجاندووە مەسەلەن زمانە زیرەکی دەستکردە و بارانێکی ئێستا هەلیکاریان زۆرە کاکرانکۆ ئەمە خەتای گەنجەکانی ئێمە نییە کە زمان نازانێت مەرج نییە ئەو گەنجەی کە زمانێکی زیندوی وەکو زمانی ئینگلیزیان وەکو زمانی عەربی نەزانێ ئەم گەنجە بەتوانانیە ئەم گەنجە داهێنانی نیە ئەم گەنجە سامانێکی نەتەوەی نییە بەڵکو ئەمە گەنجێکە ئەبێت توانایەکانی دەربخەین ئەزمونێکیە بەڵام کە زمانی نەزانی و ئەکرێ بخەیتە خولێکی درێژخایەنەوە ئەکرێ زمانەی کەیت بە پێوەەر بەداخەوە ئەمە لە ناوەندەکانی هەلی کاری بیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن نەتواندراوە سوود لەمە وەربگرێ بەڵام تۆ دەی بەدیوێکی تر بازاری هەلی کار دروست ئەەکەی بۆ نمونە لە کەرتی کشت و کاڵی لە کەرتی گەشت و گوزاری دووشتی جیاوازە کەرتی کشت و کاڵ پێویستی بە زمانێکی زیندوی وەکو ئینگلیزی نابێ وەکەوەی کە لە گەشت و گوزار پێویستیت پێی ئەبێ کاتە بێ کۆمەڵی گەنج ڕابهێنین کۆمەڵی گەنج ئامادە بکەین بۆ کەرتی کشت و کاڵ و کۆمەڵی گەنجش ئامادە بکەین بۆ کەرتی گەشت و گوزار بن ئەو دوو کەرتە بە نمونە هێنوەگەنە هەم نمونونەکانی تیش بە هەمان شێوە ئێمە کۆمەڵی دەرچووی زانکۆی پەیمانگاکانمان هەیە ناتوانین لە خوێندنگە و ناوەندەکانی ئەکادیمی ئینگلیزی سیستەمی ئینگلیزییان سیستەمێکی تری عەربی دایان بمەزرێنی لەبەرچیان ناتوان لە هەلی کاری ئەوێ ئیستیفادە بکەن لەبەرەوەی زمان نازانن بەڵام ئەکرێ ئەو مەهاراتانە لە شوێنێکی تر ئیستیفادەی لێ بکەن ینی بە کۆی قسەکانت پێ بڵێ ئەوی گەنجێکمان کە زمان نەزانێ زمانێکی زیندوی جیانی نەزانێ مانە ئەوە نی ئیتر بێتوانایە و نابێ کۆمپانیەکان مەرجی سەرەکیان تەنها زمان بێ چونکە ڕەنگە کارەکەیان بە زمان نڕوا وام گەنجە لە بوارەکانی تردا بەتوانە بێ بەدڵنیاییەوە من هەمیشە وتومە ئێمە بێ پێویستە سوود لە بەهرە تواناکانی گەنجان وەربگرین وەکو سامانێنەتەوەیە ناخۆیەکە کاریان لەگەڵ بکەین و ئیستیفادە لە توانە و بەهرەکانیان بکەین ئێمە ڕۆژانە بین لەسەر شاشە میدیاکانەوە دەیان گەنجمان هەیە پرۆژەی داهێنانی پێە بەڵام بەداخەوە نەتواندراوە سوود لەم پرۆژانە وەربژێت و حکوومەت ناڵین بەرنامەی تەواوی نیە بەڵام بەرنمەیەکی گشتگیری تۆکمەی نییە بۆی بتوانێت دەستی ئەم گەنجانە بگرێت و بخاتە سەر هەلی کارەوە ناوەندەکانی هەلی کاریش نەیتوانی وە سوودیان لێ وەربگرێت تەنیا لەسەر شتێکدا کۆچی کردوون ئەو شش ئەوەیە کە پێت ئەڵێ ئەبێ پێویستە زمانی ئینگلیزی بزانێ و ئەزمون و شارەزای ئەوەندە ساڵت هەبێ گەنجێک کاتێک کە لە 18 ساڵیەوە دەرەچێت وەچێتە نێو ناوەندەکانی کارکردنەوە ئەم ئەزمونە لە کوێ بێنێ بۆی تۆ پێویستە لە شوێنی هەلیکارەکە ئەزمموی بۆ دروست بکەیت ئەمە گرفتی سەرەکی دابینەکردنی هەلیکارە خاتوو نەرین محەممەد ڕاینەر و چالاکی مەدەنی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنێ لەگەڵمان بە هیوایەوەی کە گەنجانی ئێمەش
لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم خۆیان فێری زمان بکەن و لەگەڵ پێشکەوتنەکاندا توانەکانی خۆیان پەرە پێ بدەن و حکوومەت دەرفەتیان بۆ بڕەخسێنێ. خۆشەویستان بە یارمەتی و کارانم بەرنامی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆش خۆتان لەگەڵ.